درباره و ارشا درونی یا ده کل سر کلگاه هاتیه کرن یا کورمور هاتیه کرن ایتر کارودان بردام لسر آست نافخو لسر آست درویشی هر وها مشارکاتن شی هیا کو ایرو هم لهرما کردستان دو شاند سردانا بغداد دیکن کو شاندک بسروکاتیا سروکی هرما کردستان هر وها شاندک شی بسروکاتیا وزیر دارایی حکومت هرما کردستان جبو گوتو بشکنا اف پرسین هلاویستین دنا برا هولیر و بغداد تایب شایستین دارین هرما کردستان ایتر هل بشاتنین پارلمان کردستان هنادن کنا نفت هرما کردستانیه درباره وی که من میوانه که برز شیروان دو بردانی اندام پارلمان عراق کل بغداد دید گلمه دابیتن کاک شیروان تو بخیراتی شبو کردستان 24 دست پی که درباره وی ارشا دو یاسر کلگاه کورمور دست پی بکن یعنی پرسک کو گلک گرنگ دوی دمیدا تکرن بو چی با آرمانج گرتنا انرژی وزه دوی دمیدا کو بابت انرژی دست بغداد دا نک دست هرما کردستان دا بله زۆر سوپاس سلااو ڕێز بۆ جەنابەت بۆ بینێرانی خۆشەویست وا دیارە دوای ڕێکەوتنی وەزارەتی کارەباگەل حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بابەتی کەلگەی کۆرمۆر کە هەناردە بۆ وەزارەتی کارەبا بکرێت و استهدافیشی مباشر بۆ حکوومەت هەرێمی کوردستان بۆ قوارەی هەرێمی کوردستان بۆ ئابووری هەرێمی کوردستان کە بەردەوام ئەو میلیشیاتانی کەسە بە ئیرانن کە مەتار هەولێرە بابەتی چەندین مۆشک و بە درون هێرشیان لەسەر هەرێمی کوردستان و ئاماژکردنی کەلگەی کۆر مۆر لەسەر ئەو بابەتەیە کە ئەو ڕێکەوتنی کە کراگە لەگەڵ وەزارەتی کارەبای عێراق و ئاماژکردنی ئابووری هەرێمی کوردستان ئەو پێشکەوتی کە کرایە لە هەرێمی کوردستان ئاماژ بگرێت و لای هەندێک میلیشیەکانی کە سەر بە ئیرانن بەردەوامی کە بموشک و بە درون هێرش دەکەنە سەر ناوچەکانی هەرێمی کوردستان و یەک لەوانەیە کە هەرێ گرنگە کە کەلگەی کۆرمۆرە لە قەزای چەمچەمال ئەمە دیتمان پێشتریش کە لای ڕەحمەتیەوە پێشڕە و کە ئامانج کردیا پێشتریش لە شێخباسکە کۆمپانی کار ئامانج کردی ئەوان هەموو دیارە ئەو میلیشیاتانەی کە نێزیکن لە ئیران کە بە پلانیک لای ئەو میلیشیانە کە هێرش دەکەنە سەر ئابووری هەرێمی کوردستان و کە هەرێمی کوردستان پێشکەوت نەبیت و بەردەوام هەرێمی کوردستان لەگەڵ هەندێک لایانی سیاسی بەداخەوە کە چرە بەغدا من شەهرێمی کوردستانن ئەو زەختانی سیاسی کە دەکرێت لەسەر حکوومەت هەرێمی کوردستان زۆر باشە کاک شێروان فەرماندای ئۆپراسیۆنên هەبەشên عێراقê لیژنەیەک پێک ئانیە ji بۆ vekolînkirin li ser vê bûyera duyî hatiye kirin li heng divê baweriye dane ku lijne bikarbîtin karên xwe biketin evan kesan bibînin van kesan bi sizayê yasayê xwe bigeyînin نەخێر دوای چەندین لژنە پێک هاتووە لە هێرشەکانی کە لە ئیران هاتووە یان لای هێزەکانی چەکدارانی میلیشیات کە لە دەشتینەینەوە چەند ڕۆژەکە لە زوممار کە هێرشیان کردووە سەر هەندێک قاعیدە لە سووریا ئەو یعنی بخۆی ڕۆنەوە ئاشکرایە بەداخەوە کە بەغدا بەیاننامە یان بریار لیژنە ینی کۆتایی بەو بابەتە هات ئەو دیارە ئەو درونە ئەو موشەکە سەر بە چ لایەنە لە چ ناوچە کە لای هێرش کرایە سەر چ لای کەلگەی کۆرمۆر یان لەسەر فڕۆخانەی هەولێر یان حەریر یان بابەتەکان دیکە ئەوان هەموو ڕۆن و ئاشکرایە لەکن حکوومەتی فدرالی بەس بەداخەوە کاوڕۆکە ئەمە وەکو عێراق سەروەری عێراق بیتە دەست هەندێک میلیشیات و هەندێک دەوڵەتەکانی دەوروبەر و کە ڕۆژانە بە موشک و بە درون هێرش دەکەنە سەر هەرێمی کوردستان و سەر ناوچەکانی دیکە زۆر باشە کاک شێروان دو سێ هەفتەیەن ڕابۆریدا ڤەلەڤینێکا باشە سیاسی ئابووری لە عێراقی دروست بووە مەدید و سەرۆکوەزیرێن عێراقی سەردانا واشنگتۆنێ کرد و پشرا بەریا چەند ڕۆژەکانژی سەرۆک کومارێ تورکیا سەردانا عێراقی کرد یعنی دوان سەردانانەدا نزیکی پێنجی ڕێککەفتن و لێکتێگەهشتنن ئابووری بازرگانی ئەنەرژی هاتنە واژووکردن ئەنی ئەف ئێرشن دەوی دەمیدا تێنەکردن دەبێت تەوقیدێدا هیچ پەیوەندیەک بوان ڤەلەڤین و
تفجرن عبوري وسياسي وهنا كل عراق دست بكريا او قندليك العراق هي او كيشكانك علاقه او كنتروليك له عندك ولاتان سر عراق رايا كحكومة عراق او ركوتين نكردوا او بيدلي مذكره تفاهم او ركوتنا بيتا انجمني نيران عراق بسند بقري بس بداخل او چندين زياتر ل 24 مذكره تفاهم كراوه بين العراق وتركيا عندك يعني سياسيه او مذكره تفاهم ككرايه بابتا بهما هنجي دقل حكومتي هريمي كردستان كاو مذكره تفاهم جيب كريتوا اما دمانويت وكو يعني وكو حولاتي كلسر واقعي او مذكره تفاهم حتى غير كوتني كرايه جيب كريتو بس بداخل اوروكا عراق لا وضع شي زور خرابه خاصه لا ابوريوا يعني العراق ورونا ماتنو بس فروتني نوتما لاي كشتوكالوا لاي بيش سازيوا لاي مسألة بازرگانيوا عراق لبر او ركوتنكي ككرايان يعني او بازرگاني كرايا دقل تركيا ودقل ايران زيادة ل 20 مليار سالانه بازرگاني لسر هر دولات ذكرت بالتاكيد بس ياناو باشا كعراق نتوانيت هيج ركوتني بكاتبو برجوندي عراق ابوري عراق ابو هاولاتي كاشروان سرداخنا خدا محمد شیع سودانی بو امریکای امریکیان ج محمد شیع سودانی را گوتیه کو جورشون دا ایتر امریکا پشتوانیا عراق دیکتن کو و برهنانه ده وزیا ناف خدا بکتن و پش به وزیا ناف خدا گری بدتن تایبت بابت غازه دا يعني قلبي كدانين كو غازي هاورده بكتن شدر في عراق يعني أبا مسجك جبو حكومة عراقي كو في وسط عراق بردوام بيتنش هاورده كنا غازي شدر في عراق بله بالتأكيد أو هيرشي دونيكا ككرايك لو مسجانا بو أو ريكوتني ككريا لأمريكا كامت زانين زوريني وزي ككرايا لا إيران وديت بو وزارة كهرباء بچندين مليار سالانه هر بابتك بيت لعراق نزك لابوري يا برجواندي ايرامي بالتاكيد لعراق ليد دريت او چندين جارة اشارت مش بيدا ك كومباني كارو يعني امباير رحمتي بيشرو وان حمو يك لما سجكاني كريكوتن دكرا بو هناردي غاز بو دروا او ريكوتن كاني كدكرا كأم إيران هردو كومباني كردا أمانجي خوي كنكريت هر بابتك لعراق يان دجي برجواندي إيران بيت بالتأكيد إيران قبول ناكاتو زور باشا كاك شيروان أول حمي قرن تركا محمد الشيع السوداني بله زور باشا كاك شيروان أدي نزيكي سي مهان دبيتن سي هيوان دبيتن كويرشن وان گروپانه وان چکدارانه جبو سر هرما کردستان جبو سر بنگهن سربازین امریکا العراق و سوریه یعنی راوستاینه دو شفجارك هادن دست بکره و چاره سر چیه یعنی پیوست حکومت عراق امریکا ولاتن هف پیمان العراق چه بکن جبو و چندی ایدی ریگیری جوان گروپین سیاسای درکتی بکن زحمة العراق بتوانيت كنترولي او ميليشيانا بكات كسر بايران او هيرشانا بردوام دبيت ومترسي شيء لسر هرمي كردستان لسر فروخاني هولير لسر حرير بردوام بيت لبروانا كنتروليان بدس ايرانا نبرز بغداش ناتوانيت كنترول بكات الا امريكا وكو هاو بيمان ك لا آيندا امانجي او هند ميليشيانا بكات كبيشتريش يقدو فرماندي او ميليشياتانا ككردا امانش يعني ناتوانين كنترول بكريت يعني سروك وزيران عراق ناتواني او ميليشياني كهنا لبن سيبري حشد الشعبي كوان تشبا ربط با حج الشعبينيه اوان ميليشيات سربا ايران برياركاني لإيران تشكان إيرانية درونكانيان إيرانية أو بابتا زحمة كنترول بقرة العراق دمنيتوا أمريكا كالرقي خويوة كأو چندين آمانج كردني أو ميليشياتانا كأوان آقا دارن كأو
میلیشیاتانە یان ئەو زۆر باشە کاک شێروان شەکدارانەی کە موجودن ئاماژ بکرێت. تمام کاک شێروان ji bilî van êrişên ku li ser kêlgeha Kormor hatine kirin biryara îro du şandên Herêma Kurdistanê ji seredana Bexdayê bikin. Yek bi serokatiya Serokê Herêma Kurdistanê ya duyê jî bi serokatiya Wezîrê Darayî Hikûmeta Herêma Kurdistanê. Pis ev e yanî lêk nizîkbûneka baş heye li Bexdayê derbarê çareserkirina firêzgirîkan taybet derbarê hinadekirina nefta Herêma Kurdistanê babetê helbijatina şayesteyên darayên Herêma Kurdistanê. يعني ئەمە چاوڕێنە لە پەرلەمان هەناردەی هەموارکردنی بودجە ئەگەر هەموارکردنی بودجە لەسەر بابەتی استیخراجی دەرهینانی نەوت هەموارکردن نەکرێت زەحمەتە ڕێکەوتن تەواو بیت. کێشەکەی ماوە بینی بەغدا و هەرێمی کوردستان بابەتی دەرهینانی نەفتە ئەو $8 کە ئەوڕۆکە ئەو کۆمپانیانە یعنی قبول ناکەن بەو نرخە 26 وابزانم بە خۆی ڕێکەوتن کرایە بینی ئەو گرێبەستێکە کرایە بینی هەرێمی حکوومەت هەرێمی کوردستان سامانە سروشتەکان و دەگەل کۆمپانیەکان دەمنێتەوە ئەمە لە بودجەی 3 ساڵانە دەنگماندایە لەسەر ئەو برەپارەیە ئەوەش بە تاکید یعنی کێشە دروست دەبی دەگەر حکوومەت هەستا هەموارکردنی یان مادەی 11 مەسەلەی نەفەقاتی فعلی لەناو پەرلەمان ئەکید ئەوەش کێشە دروست دەکات دەگەل هەندێک لایانی سیاسی ناهۆلی پەرلەمان. بابەتی دیکە شەوڕۆکە بە تاکید هەربژاردن ناکرێت ئەگەر پارتی دموکراتی کوردستان بەشدار نەبیت کە ئەوڕۆکە بریاریدایە پارتی دەبیت عەدالەت لە هەربژاردن بکرێت دەبێت پێکاتەکان بەشدار بن کورسیەکان بگەڕێتەوە گە نەگرێتەوە بە تاکید هەربژاردن ناکرێت و دوای ئەوڕۆکە سەردانی سەرۆک هەرێمی کوردستان لەگەڵ چەندین لایانی سیاسی دەگەل ئیدارەی دەوڵەت کۆبوونەوە بکرێت و کە بگەینە ڕێکەوتنی و ئەو هەربژاردن دوا بڕێتەوە بۆ چەند مانگ دیکە تا بتوانین دادگای فدرالی یان لە ڕێگەی ئەو ڕێکەوتنە بکرێت و کە کورسی پێکاتەکان بگەڕێتەوە و کە مەسلەی کۆمیسیۆنە مەسلەی دادگایە ئەو بریارەکانی کە نادستوری دادگای فدرالی بریاریدا دەبی چارەسەر بکرێت و دوای ئەوە هەربژاردن بکرێت. زۆر باشە کاک شێروان داوی پرس بلا ئەvە بیتن ئەندام پەرلەمانن ji navenda biryardanê nizîkên derbarê mûçê meha 4 yani hiç kêşeyek durust bûye yan hiç kêşeyek heye an di wextê xwe da dihêtin we dîvçûnkî ji bo vê mijarê ناچ کێشە نییە مانگی 4 نیسان دی بەردەوام دەبیت لەبەر ئەو مانگە ئەساسەن وزارەتی دارایی حتا ینی با بڵێن موچەخۆرانی عێراق تاخیر بوو کێشەی کەم سیولە هەیە با بڵێن لە وەزارەتی دارایی لەو ڕۆژانە ئەو هەفتەی ئینشاءڵڵی تەعالا ئەو بڕەپارەیەکە موچەخۆران هەرێمی کوردستانە دوای ناردەی ئەو لیستەکانی کە گەشتیە بەغدا تەواو دەبیت و ئەو بڕەپارە دەگەت هەرێمی کوردستان وەزارەتی دارایی هەرێمی کوردستان دەست بە دابەشکردن دەکات. پێشبینیە یان زانیاریە کاک شێروان کو دوێ هەفتێدا دێ موچەهێدن نانەوە زانیاریە لەبەر ئەو هەفتەی ڕابردوو حکوومەت هەرێم لیستی ناردیە ئەو ڕۆژانە تەواو دەبیت و هەناردەی ئەو پارەی ئینشاءڵڵی تەعالا بۆ هەرێم دێت. زۆر باشە بەرز شێروان دۆ بەردانی ئەندامی پەرلەمانە عێراق لە بەغداد گەرمەوەی گەلێکی سوپاس.